کاری سیاسی محەممەد ئەمین باوکی کاوە هەر لە تەمەنی لاوێتیەوە دەستی پێکردووە، تەمەنێک تاوەکو دواساتەکانی ژیانی تەرخان کردبوو بۆ خزمەتکردن بە کورد. بە جۆرێک زۆربەی ئەو کەسانەی دەیناسن وەک پردی پەیوەندی نێوان ڕۆژئاوا و باشووری کوردستان دەزانن. یا دلێوی ئەو بوو ینی دەوڵەتا کوردی چی بێ دگوت گەلێکی بێریا ینی قامشلۆ کردە ئەس ڤەگەرم ڕۆژێکی ئەسخوازم ڕۆژێکی ڤەگەرمە ڕۆژ ئاوا مگۆ تکار بێ هەرە ینی سەردانێکی هەرە ینی کەس تەنەحسێ هەرە گۆنا ئەزی ڕۆژێکی هەرم گوتی چاوە هەرێ گو ئەزی ڕۆژێکی هەرم بدەف و زڕنا گۆنیڤێ قامشلۆ وەری پیشیام وەکە گوتناوی دەرکەت وەختێمە جەنازەیمە بر مە دەرباس کرد خۆ وەکەت بێجێ ئالا کەسک و سۆرمە پێچا مە دەرباسی قامشلۆ کرد ینی خۆکرا ینی فیدای ملەتی خۆ. محەممەد ئەمین لە ساڵی 1959 لە گوندی خەرابەڕەشی سەر بە ناوچەی دێرکا حەمکۆ لەدایک بووە و لە ساڵی 1986 بڕوانامەی بە کالۆریۆسی لە ئەندازیاری وەرگرتووە. کاری سیاسی محەممەد ئەمین لە ڕۆژاوای کوردستان لە نێو پارتی یەکێتی میلی کوردی لە سووریا وەک ئەندامی لێژنەی ناوەندی دەستی پێکردووە. هاوکات ئەندامی دەستەی باڵای هاوپەیمانی دیموکراتی کوردی لە سووریا بووە. دوای دەست لا کارکێشانەوەیشی چواتە ڕیزی پارتی دیموکراتی کوردی لە سووریا. ئەمە وێڕای ئەوەی کە دامەزرێنەری کۆڕبەندی جەلادەت بەدرخان بووە لە سووریا. باندۆرای گەلێک مەزم بوو، باندۆرای بڕاستی گەلێک ینی شوێناوی ئانا هینژی دیارە هەر چەند وەک بێ الحەمدوللا کەچاوی و کوڕێوی شۆپاوی گرتن دعینی ئاراستێ دەچێن تقریبان وەک بێژێ بۆێ خەباتاوی بەردەوامی دەدن وێ خەباتایی لێ دیساژی شوێناوی گەلک مەزم بووش بەر وێ چاغێ ئەو کەسێ ئێگۆگ ئەو طموح ئەو ئەمبیسیۆن جەمان هەبانە و ئەو ئیمکانیت و دەرفەتی چێکردنی ئەم بێژن وان چالاکیا جەمان هەبا ئەوەندە زۆر نەبوون. ئەوی هەم ئەندامی ناسکر ئەندامی کۆمیتا ناوەندی بۆ ئاپارتی هەمیژی دوان هەموو کۆمەلا من ناوێ گوت بەرینها کۆمەلا بەدرخان کۆمەلا تحقیق و نزام چێ بدوادەچوونە ڕاستیان کۆمەلێ مافی مرۆڤ لە هەموو بواران یعنی بێت تاعب و ماندووبوون بێوەستان لێ کۆمەلێ کوێ کۆمەلێ و هەموو یعنی ئەو ئیجا کۆی هەمووی وان تشتانە گۆدانی وێدە و بەلاو دەکرد لە مەسەن دەستگای ڕاگەاندنی کوردستانی دێ بتایبەتی کوردستان تێڤێ ئەوە جێ نرخێکی یەکجار مەزن بوو. الأحداث بداية من القامشلي حين أقدمت قوات الجيش والأمن السورية لە ساڵی 2004ەوە بۆ تەلەڤیزیۆنی کوردستان تیڤی کاری کردووە و پردێکی گرنگی گەیاندنی زانیاری و هەواڵی ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان و سووریا بووە. کاک محەممەد ئەمین کە هاتە لای ئێمە داوان بۆ خۆی ئەندامی سەرکردایەتی پارتی بوو و ڕۆشنبیرێکی دوایی بۆمان دەرکەوت کە ڕۆشنبیرێکی ناسراوی ناوخۆی سووریایە و پەیوەندێکی فراوانی لەگەڵ کەسایەتیە سیاسەکان لەگەڵ حیزبەکانی کوردی سووریا لەگەڵ لەوان گرنگتر لەگەڵ ناوەندی ڕۆشنبیری یا ڕۆشنبیرانی عەرەبی سووریا هەیەەوە پەیوەندەکەی من دوایی لە ڕۆژان کە پێکەوە ژیان و پێکەوە کارمان کرد زانیم زۆر پەیوەندی فراوانی هەیە بە تایبەتی لەگەڵ ئەو منتەدەیات و ئەو سنتەر و ڕێکخرا و کەسایەتی ڕۆشنبیرە عەرەبانە یا سیاسەتوانە عەرەبانەی کە معارضی نظامی سووریا بوون نظامی بەعز بوون لەوێ پەیوەندێکی زۆر فراوانی هەبوو و ئەو پەیوەندیە ڕەنگی دایەوە لەسەر تەلەڤیزۆن و لەسەر بەرنامەکانی ئێمە ئەتوانم بە وردەکاری زۆر باسی بکەم کە هاوکاری ئێمەی زۆر کرد لە بەرەوەی کە ئێمە خیتابی تەلەڤیزۆن یا خیتابی بەرگری کرد و داکۆچیکردنمان لە کوردی سووریا لە کوردی ڕۆژئاوای کوردستان و لە قەزیەی کوردی لە سووریا و حتا لە قەزەی دیموکراسی لە سووریا کوردستان تیڤی بەقەدەر ئەوەندەی پێکرا زۆر چالاک بوو لە وەختەیە کە ئەو کاک محەممەد ئەمینە بەداخەوە پێشەوەی کە کۆچی دوایی بکە لەگەڵمان کاریە کرد. محەممەد ئەمین لە دەی شوباتی ساڵی 2007 لەسەر ڕێگای هەولێر سەلاحەدین لە ڕووداوێکی هاتوچۆدا گیانی لەدەستدا و تەرمەکەی لە گوندەکەی خۆی لە ڕۆژاوای کوردستان نێژراوە. فەرهاد چۆمانی، ڕووداو.